نقصێکە بێ بۆ نقصەتمانە پڕێکەوەی یەکەم جار دایکەکە نقصەکە پڕبێتەوە ئینجا چەو ناڕەکە. ئەمڕۆ لەژێر دروشمی چاومان لە سەلامەتی دایکی دووگیانە لەبەرەوەی داهاتووینەوە یەکلای ئەوانە یەکەم گروپی ئاسوودەی یەکەم کۆبوونەوەی ساز کرد لەگەڵ کارمەندانی بنکە تەندروستیەکان لە ڕاستیە بۆ ئەڵوگۆڕکردنی زانیاری بوو و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و علمی کارمەندانی بنکە تەندروستیەکان بوو چونکە زۆرترین بەرکەوتە خانمانی دووگیان لەگەڵ کارمەندانی بنکە تەندروستیەکانە بێت و ئەمەجمە لەم کۆبوونەوەیە و لە کۆبوونەوەکانی داهاتوو زیادکردنی ئاستی هۆشیاری خانمانی دووگیانە و گەڕانەوەی ڕچکەی مناڵبوونی سروشتی بۆ ئافرەتانی دووگیان و زاڵبوون بەسەر ئەو کۆسپانەی کە دێت بەڕێگەیانە. ئینشاءڵڵا لە دوای ئەم کۆبوونەوەیە زنجیرە کۆبوونەوەکانی گروپی ئاسوودە لە تەوری تەندروستی سمارتەوە دەست پێکات کە لە 28 یەکی ئەم ساڵەوە دەست پێکات و بە درێژایی 12 مانگە بێت لەگەڵ خانمانی دووگیانە. ئایا بە پێویستی ئەزانی خانمی دووگیان بەشداری لەم جۆرە خولانە بکات؟ سەرتا زۆر سوپاستانەکەم بەتەکید ئەمڕۆکو یەکەی چاودێری دایکی دووگیان لە بنکە تەندروستەکانی شاری سلێمانی بەشداری ئەم سیمینارەمان کردووە. بەجددی زۆر شتێکی باشە و حەزیژەکەین هەموو دایکێک بەشداری ئەم سیمینارانە بکات لە بەروی سوودی باشی لێ بینێت هەم بۆ خۆی هەم بۆ تەندروستی مناڵەکەی. حتمما منداڵێکی تەندروست و شەر لە ساغ لە دایکە بێتەوە خۆشی تەندروست بێت و ژیانێکی باشەژی ئینشاءڵڵا. من وەکو کارمەندێکی تەندروستی لە بەشی چاودێری دایکانی دووگیانم بۆ وەکو ڕاهێنانی دایکی دووگیان بۆ ماوەی دایکی دووگیان یەکەم جارە بۆ بەشداری بکەم لە ئەو سیمینارانەی کە لە بۆ ڕاهێنانی دایکی دووگیانە. دەستیان خۆش بێ معلوماتی باشمان لێ وەرگرتوون و بەپی پێویستی ئەو بەشەی ئێمەش کە بەڕاستی لە باشەکە ئیشەکەین زۆر پێویست دایکانی دووگیان پرسیارمان لێکەن هەم پێداویستێکی گرنگیشە بۆ ئەوی کە بە بەشداری بکەین. ئیشەڵڵا ئەو بۆشاییە یا ئەو پێداویستی کە بۆ دایکی دووگیانە من هانیانەیەم کە بەشداری بکەن لەو ڕاهێنانەیانە کە ئیسفادەی لێ بکەن چونکە هەڵمەتێکە بۆ ئەوی بۆ سەلامەتی دایک و کۆرپەیە بۆ لە دایکبوونی سروشتی کۆرپەکانە دوورکەوتنەوەیان لەو ماکانی کە لە ماوەی دووگیانەکانە ئەیان بێت. هەرچەندێ مە خۆم یعنی پەیوەندیمانە بێ زۆر پرسیارەکەن لە ئەوانەی بەڵام ئەلحەمدوللیلا ئەم دەورەیە ببێتە چاوەڕوونیەک بۆ ئێمەش هانی ئەو دایکانە بین بەشداری لە ئەم کۆبوونە و سیمینارانە بکەن پاراستنی سەلامەتی خۆیان دەستیان خۆش بێ و زۆر سوپاسیانەکەین. سمارت وەرچەرخانە